بەسپاسەوە جارێکتر بۆ بەڕێز کاگرای سۆران بەڕێوەبەری چاکسازی لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسی جگەرە بۆ هەندێک سزادراو کە بڵاو بووە کە ژمارەیان 12 سزادرا بوو ڤایرۆسی سی و 2 سزادراویش ڤایرۆسی بیان هەبوو ڕاستەوخۆ سەری خۆی ئاگادار کردەوە و بە پشتیوانی ڕاستەوخۆی بەڕێز شێخ لاهور و خودی بەڕێز وەزیری تەندروستی کابینەی پێشوو بەڕێز کاک تۆڕێکەوت و بەڕێوەبەری گشتی چاکسازیەکان هەموو هاتنە سەرخەت و تیمێکی پزیشکیات نێرە و خودی وەزارەت و بە هەماهەنگی لەگەڵ هەندێک شوێنی تر خەرجی و کولفەی ئەو چارەسەریان بۆ ڤایرۆسی سی گیرایە ئەستۆ و ماوەی 2 مانگە بێت بەسپاسەوە ئێستا چارەسەر وەرەگرن و کۆتایی مانگی سێهەمی چارەسەرەکەی ڤایرۆسی سیەکان ئەگەر هات و پشکنیان بۆ بکرێتەوە بزانین ڤایرۆسەکەیان ماوە یان نەماوە چکات دەبێت کۆرسێکی سێمانگە بەکاربێنن کە خەرجێکی زۆریش بوو لەسەر وەزارەت بەڵام بەسپاسەوە بۆیان کرا تەنها 2 کەسیشمان ڤایرۆسی بیە ڤایرۆسی بیەکان هیچ مەترسینیە و چارەسەرەکەشان بە نرخێکی کەمە ئەوانیش لە هەوڵیەوان کە چارەسەرەکەیان بۆ بکڕێ و بیان درێتێ.